لێ خۆش بوو مەرزیەخان فەرێقی پێشکەشێکین بە ئەوەی کە دەنگی ئەو هونەرمەندیە پێخۆشم منیش پێشکەشێکم. لە یارەوە لە شۆک و شانگی پارەوە لە یارەوە لە شۆک و شانگی پارەوە لە ڕازی پڕیهانیە لەگەڵ شنەی بەیانیە پەیام لە یاری جوانەوە گەیشتە لە ڕازی پڕیهانیە لەگەڵ شنەی بەیانیە پەیام لە یاری جوانەوە گەیشتە تایبەتە بۆ هەمەی پاهوو دەستە داواکراوی ئەو بەڕێزە و گۆرانیە پێشکەشی بێت. سڵاو لە گوڵکۆکەی مەرزیەخان فەرێقی استریۆ مەریوان ئازاد مرادی مدیریت ئایلین موزیک. بەرامەکەی گوڵاوی باغی نامەکەی بەرامەکەی گوڵاوی باغی نامەکەی کە ئاوی زیندگانیە شەرابی کامەرانیە گوڵی هیوان ژیانەوە گوڵی هیوان کاوی زیندگانیە شەرابی کامەرانیە گوڵی هیوان ژیانەوە گوڵی هیوان. ژیاندامان چاپکە فیلم نەما فیلم کاکە شاڕامی غوڵامی کاکە زانیار ئەسەدی چەک بە چەک ئەوانەی کە کاناڵی تەلەگرامی خۆم و مامۆستا ئیقباڵ ئیسفادە دەکەن تایبەت پێشکەشیان بێت سەرجەمیان شاویان ماچەکەین. چه نامەیە چه پەنجەیە چه خامەیە چه نامەیە چه پەنجەیە چه خامەیە ئەوەندە دڵ دەکاتەوە خەفەت لە بیرە باتەوە ئەخاتە ناخی گیانەوە تا زووی بامتە ئەوەندە دڵ دەکاتەوە خەفەت لە بیرە باتەوە ئەخاتە ناخی گیانەوە تا زووی بامتە. بژی بۆ سام و ئارسام بۆ ئەمیر حوسەین بۆ ئارتان چاوەکان هەمەی پا ئاهوو سەلاح پا ئاهوو بنەماڵەی پا ئاهوەکان تایبەت چاومانە چاو. لە یارەوە لە
لە شۆخ و شانگی پارەوە لە یارەوە لە شۆخ و شانگی پارەوە لە ڕازی پرنیهانیە لەگەڵ شنەی بەیانیە پەیام لە یاری جوانەوە گەیشتە لە ڕازی پرنیهانیە لەگەڵ شنەی بەیانیە پەیام لە یاری جوانەوە گەیشتە